بینەرانی ئازیزی کورسات و پرۆگرامی سێوی سەوەس سڵاوتان لەبێ ئێوارەتان باش بێت بەو هیوایم کە تەندروستی هەمولایەکتان زۆر باش بێت و هەینێکی خۆشتان بەڕێ کرد بێت وەم ئێوارەیەش وەکو ئێوارەکانی تر بتوانین لە ڕێی پرۆگرامی سێوی سەوزەوە کۆمەڵێک زانیاری دەربارەی بە بڵێن کۆمەڵێک لە گرفت و لە نەخۆشیە باوەکان و هەروەها بتوانین کە بەتایبەت لە ڕۆژانی هەینیە بەپێی توانە کۆمەڵێک لە ئەو شێفانەی کە بیانین و بە خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستانە خزمەت دەکەن و چەندین خواردنی بیانی ئامادەکەن بتوانین لە ڕێگەی پرۆگرامەکەەوە کۆمەڵێک فێرکاری باش لە خواردنە بیانیەکان ببەخشینە ئێوەی ئازیز و خۆشەویست ئەم ئێوارەیە شێفەکەمان یەمەنیە بەڵام زۆر بەباشی بە زمانی شیرینی کوردی قساکات زۆر بەڕێز جەمال عەبدوڵڵای شێف ئەم ئێوارەیە لە ئەستۆدیۆی سێوی سەوزەکە جەمال سڵاو لێبێ شێف جەمال سڵاو لێ تۆ چۆنی زۆر سپاس تەندروستی و چۆنە الحەمدوللا زۆر باشە ماشەڵڵا کوردیەکە زۆر باشە شێف طبعا کوردیەکەی زۆر باشە لەبەر زمانی کوردی شیرینی و باشترینی باشە و زمانەکەی زۆر ئاسایی و زۆر خۆشایە باشە هەم بە شێوە بڵین زاری سلێمانی و هەم بە هەولێریش زۆر بەباشی قساکەی طبعا و فەرقی هەیە فەرقیشی فەرقەکانی شەزانی ئازانی کوی لە هەولێرەڵێ کوی لە سلێمانیەڵێ چۆنی چۆن هاتیتە کوردستان چۆن بڕیاری ئەوەتیا لە کوردستان هاتم لە ساڵی 2013 باشە بە کۆنتراکتی ئیش هاتم لە گران مرینیان بووە ئەو یەکەم جار لێرە هاتم دوای الحەمدولله هەر وردە وتیان خواردنەکانە خۆشە بابی بێ الحەمدولله هەموو شتێ هەر بەدڵە بۆ شوێنە تایبەتەکان حەزەکەی وەرە ئێرە بۆ ئەوی کە وردە خواردنەکانیشمان پێ ئاشنا بکەی اینجا باشە لەگەڵەوەیە کە یەکەم جار هاتی تا بڵین سلێمانی چ خواردنێک زۆر بەلاتەوە تایبەت بوو چیشە ئامادە کرد خۆت خواردنی کردواریە خواردنی یەمەنی چیت ئامادە کرد خواردنی کوردەواریش چیت مەندی لە یەمەنی هەر مەندی ڕاستە مەندی زۆر تایبەتە کردواری وەکو کەلەشێر و قەل و باشە قەلیە بە شەوازی کوردی هەر خۆشە ئێستا زانی دروستیکەی بەڵێ چۆن خواردنە کوردەکانیش فێربی بەباشی هەموو شتیازانم الحەمدوللا دوان شێف بڵین تەواوی خواردنە جیهانیەکان دیارە کۆمەڵێک وڵاتی زۆر هەیە لە جیهانە و کۆمەڵی خواردنی زۆریش هەیە لە تەواوی گۆی زەویە شێف بە نزیکەی زۆرینی و خواردنانە ئاشنایە پێی و ئامادەی کردوون و هەر خواردنێکیش کە لێ پرسین ئەڵێ زانم ئامادەیکەم اینجا ئەمڕۆ لە سێوی سەوەس چێشخانەکەمان هی تۆیە باشە اینجا و لەگەڵەوە دواترینەوە بزانین خواردنی ستێک بەڵام بەدەست و پەنجەی شێفێکی یەمەنی چۆن ئامادەکرێت شێفمان بڵێ تایبەتمەندی خواردنەکانی تۆ چییە چی زۆر بەکارەهێنی لە خواردنە لە خواردنە وەڵاهی هەر بەعامە لەگەڵ بەهاراتا بینە لەگەڵ بەهاراتەکان یعنی زۆر لەگەڵ بەهاراتی حەزی نییە باشە یعنی حەزەکەم شتێکی بەدڵە شتێکی هەر بەدڵی خۆت یعنی بەدڵی لای دڵی خۆت دروست یەکەم باشە ئەگەر خواردنێک ستاندارد بێ لە جیهانە بۆ نمونەیە سەبا بڵین مەندی خواردنێکی یەمەنیە ئەگەر تۆ لە کوردستان ئامادێکی هەر بە شێوازەکەی بۆ منە یەمەن ئامادێکی یاخود جیاوازی هەیە لێرە نا طبعا احتمال تۆزە جیاوازی بەس لازم عادەتەن و عامە ئەوە خواردنەکەی بۆ نمونە وڵاتی خۆت لە شارێک تر دروست یەکەم هەر بە يعني دقيقي وەکو یەمەن وەکو خۆی يعني ئێمە دروست یەکەم لێرە بعض شتەکانە تۆزە فەرقا بەس الحەمدولله ئەتوانی حەلەکەم یانی باشە بۆ پێی کە کۆمەڵی خواردنی زۆر شارەزایت هەم خواردنی ڕۆژهەڵاتی و هەم خواردنی بەڵێن خۆر ئاوایش بەکارهێنانی حەزەکەم بزانم بەهارات چۆنە بۆ نمونە کە خواردنی شەرقی دروستەکەی زیاتر بەهارات بەکارێنی کە خواردنی بۆ نمونە کە غەربی دروستەکەی بەهاراتەکان کەمترن چۆنە ئەمە والله لە خواردنی شەرقی ئێمە لە شەرق ئەوسەط لە شەرق ئەوسەط خەڵک زۆر حەز لە بەهاراتن ڕاستە بە تایبەتی ئەوەی بیبەر لەگەڵ زیرە زەردەشتەوە ئەو شتە زۆر بەکارێن بەس لە شەرق لە ئەوروپا و ئەوە غەربە بەعامەتەن دائیمەن بۆ نمونە بۆ ئستێکی گۆشتی یا مریشکە هەر بەعامی لەسەر خواردن بیبەری ڕەش لەگەڵ خۆی ئەو ئەتوانی تۆزە خەردەل بەکاری لەگەڵم زۆر باشە بەس ئەوە شتە یعنی زیاتر وەکو ئێمە نییە بەس حەزیان هەر زیاتر لە بۆ نمونە لە سەوز بۆ نمونە وەکو سیر پیاز ڕاستە باشە اینجا پەیوەندی و چۆنە لەگەڵ کەسانی دەوروبەر پەیوەندی باشە دروست کردو هاوڕێکانی هەمیان هەر شێفن یان هاوڕێ ئاساییش هەیە لێرە واللهی
وسطة ما بيني أو باشا لە شێفە کوردەکان چی زیاتر فێر بووی ئەو خواردنانە چین کە زۆر وەکو ئەوان دروستیەکەیتەوە؟ والله کەلەشێر کەلەشێر خواردنێکی تۆزێ قورسە بۆ لێنان کابانەکانیش هەموو کات پێویستیان بەوەیە کە بزانن چۆن لێ ئەنرێ. والله قورسە بەس هەر ئاساییە یعنی بۆ خۆم وەکو شێر ڕاهاتووی یەکسەر فێرەکەن یعنی بەچاو بینیوە یەکەم جار چۆن دروست یەکەم یەکسەر فێری یەکەم چۆن ئەوەی حازری یەکەم بە چی شەوازی دروست یەکەم حتا ئاگرەکان حرارەکەی چەنە ڕاستە دەرمانەکەی چی داینم لەگەڵە یا سەوزەکان چی تێگەڵێ لەگەڵە هەموو شتێم الحەمدولە بەڵێ. ئەوەنی کە ئەم دە ساڵی لە کوردستانە ژیت و لە بینی سلێمانی و هەولێریشا توانیتە کۆمەڵە خواردنی زۆر دروستکەی زیاتر بە پێی پێشبینی تۆ خەڵک زیاتر حەزیان لە سەوزەیە لە خواردنان حەزیان لە گۆشت و مریشکە لە کوردستان گۆشت و مریشک زیاترەوە نیە؟ باشە شێوازی لێنانەکان بۆ تۆ فەرقەکات بۆن نە کەسێکێت داوای خواردنێکی تایبەتەکات یەکسەر بەو شێوە کوردەواری دروستێکە یان تۆزێک دەستیاوێکی یەمەنیشی تایە لازم شتێکی تێگەڵێ لەگەڵە بەجیازی حتا طریقەتی تەقدیم کاتی تەقدیمەکان هەر بەجیازی بوو نمونە هەر برنجی کوردی هەر ئاساییە عتیادیە بەس ئەتوانی بە شێوازی فەرقە بە جوانی بە تۆزە بە جوانی و تۆزە دیزایانی لەگەڵە تنیشتا داینم بۆ نمونە وەکو سەوزە وەکو جەرگیر یا ئەوەی تەماتەی بچووکان یا جەزەر یا لیمون زۆر باشە ناوی تەواوی پێکاتەکانیش هەمووی بە کوردی پەتی وەکو منەزانێ شێف حەزەکە منجا وردە پێمان بڵی کە خواردنەکان چۆن ئامادەکەی اینجا شێف کە هات بۆ ئێرە جانتای پێبوو لە جانتای سەفەرە چوو بەڕاستی جانتایەکی 8 کیلۆیی بوو بەڵام کە کردیەوەتم لەوانەیە کۆمەڵێک بابەتی تایبەتی خۆیتیا بەڵام سێرم کرد هەمووی چەقۆیە کۆمەڵە چەقۆی زۆر جیاوازی اینجا لێرە گەر هاوکارانم نیشانی بن ئەم چەقۆیانەی هەیە و ئەم بابەتە جیاوازانەشی هەیە ئەمڕۆ بۆچی چەقۆی خۆتە هێنا؟ والله ئەو چاقۆ بەوە نەبێ ئیش ناکەی؟ بەڵێ ئەوەی چاقۆ وەکو ڕەفیقی منە وەکو هاوڕێی تۆیە بەردەوامی لەگەڵ منە باشە هەر ئاگادار بی شێف چکە چەقۆ تۆ زۆر والله هوایە بەس الحەمدلله من ناترسم لە چاقۆ ترسەی لە منە والله لەگەڵ ئەو شتا شتێکی بەسیتە و ئەوە بۆ دیزاین ئەمانە بۆ دیزاینن شتێکی یاسایی و نۆرمالە وەکو ئەو شتا زۆر جاڵانێ ئەمانە ببینین لە پێشانگەکان یاخود لە نێو بازارەکانە بڵێنە بێمە بۆچی بەکاربێت بەڵام پێم خۆشە ئەمڕۆ کە بینەرەکانیشمان کۆمەڵی سوود وەرگرن کە بزانین ئەو چەقۆیانش بۆ دیزاینی جیاواز هیوادارم هاوکارانم کە ئامادەت کرد و ئەو چەقۆ جیاوازانت بەکارێنا بتوانن کە دەستی تۆ لە ڕێشاشەکە بگەن بە بینەرەکانمان ئەنجا پێمان بڵێت گۆشتەکە چۆن ئەبڕیت و مریشکەکەش چۆن ئەبڕیت و تایبەتمەندیەکەی ستێکی تۆ چییە لەگەڵ خەڵکی تر لەگەڵ شێفی تر؟ استێکی گۆشتەکان بە چاوازی سەحی دروستیەکەم ئەمڕۆ ئێمە لە بەرنمەکەی پولگرامی سی و سەوز یعنی خواردنی سەحی تەندروستە گۆشتەکەی ئەگەر دروستی بخوارد بۆ نمونە بۆ سەحی هەر بۆ عام بۆ ئینسانی ریاضی هەر بۆ ئینسانی ناخۆشە بیستە بە شتێکی مەحدود داینم لەگەڵ ئەو گۆشتە یا مریشکەی یعنی چۆن تەعاملی لەگەڵە بۆ نمونە ئەو ستێکی گۆشت ئەتوانم بە تۆزە یەک تۆز بە حاڵ بیبەری ڕەش لەگەڵ خۆی شتێکی زیاتر نییە واتوانی سووریەکەم بە زەیتی زەیتونی و کەرە لەگەڵ تۆزە پیاس هەر ئەوانە و ئەتوانم دوای داینم لەسەری بۆ نمونە تۆزە لەیمون لەگەڵ پۆرتەقال ئەوەی تەعمەکەی دوای جیاوازە و فەرقەتە باشە مریشکەکە چۆن ئامادەکەی بەسە چاو و مریشکەکانی هەر عینە نیشتە بەس بە قارچق درسیک بەڵێ بە قارچق ئەوەی ستێکەکان ئێمە لە تم کردومە حازرە باشە پارچەکانی بارچە ئەویان پارچەکەی زۆر ئەستور نییە شێف زۆر ئەستور نییە لەبەرچی لەبەر ئەوەی چاوریەکانی لەناوە چاوریەکانی هەر سەحیە چاوری پرۆتین یعنی زۆرە ئەو گۆشتەکان یعنی زۆر چاوری وەکو بەرەخۆ ئەوە نییە زۆر چاکە اینجا پێمان بڵێ خەرجەل و ئەو پێکاتی ترچیە ئەوە دۆشاوی تەماتەیان دۆشاوی بیبەرە ئەوەی دۆشاوی بیبەرە بەس شیرینیە لەگەڵ خەردەلەکان ئەتوانی تێگەڵی لەگەڵ مریشکەکە بەڵێ لەگەڵ مریشکەکان چکە منیش بیستومە کاڵێن خەردەل تامی بۆن ساردی مریشک ناهێڵە بەڵێ وایە بەڵێ هوایە ڕاست هەر بۆ ئەوە بەکاریهێنی بەڵێ بۆ تەعما هەر بۆ تامە و هەر بۆ بوونی ساردی و ئەو شتە زۆر باشە اینجا هەر بە پێکاتی تر بۆ نمونە زۆر جار هەیە بینین شێفەکان کە زەیتی زەیتونەکە لە کاتی خۆشکردنی با بڵێ مریشی یان گۆشتەکە زیاد دەکەن هەندێک شێفی تر هەیە لە ناو تاوەکەیا گەرمیەکەن و پێی سوورەکەنەوە تو کەم جۆرەیان زیاتر وەڵای ئێمە عادەتەن دایمەن بەردەوامی لەسەر گرێڵە بۆ نمونە ئێستا ئەو تاوە وەکو
گرێلەکانی بۆ ئەو خەتەکانی لەسرە ڕاستە باشە ئەتوانی لەسەر ئەوە بەس ئێمە عادەتەن بەردەوامی ئیشکەن هەر لە شوێنی ئیش یا هۆتێل یا مەطعەم بەردەوامی لەسەر گرێلەکان لەسەر گرێل دروستیەکەم و بەس مریشکەکان زیاتر کاتەکان هەر لەسەر گرێر و هەر دووبارە لەسەر تاوە بەس بۆچی بۆ سۆسەکان بە سووریا بە چێشخانەکەمان گرتە بەرنەی شێف ئاگر بگرێن اینجا زەڵاتەکە چی ئەچکە پێکاتی زۆر ئەبینم بەس بە جەرگیر ئامادەکیان من حەزەکەم ئەمانەش زیادکەی وەڵاهی بە تەماتی بچووکەکان لەگەڵ جەرگیر و کاهۆ و لەگەڵ جەزەر و قاچق تێگەڵم زۆر باشە لەگەڵ زەیت زەیتون و تۆزەخۆی و لەیمون و هەر پورتوقالی لەگەڵم زۆر باشە کەواتە کۆمەڵێک پێکاتی جیاواز ئەمڕۆ تاقی ئەکەینەوە و ئەو شێوازەی کە ئێمە هەمیشە ستێکی پێیاماداکەین ئەمڕۆ لایەن شێفێکی یەمەنیەوە بزانین کە ستێکەکەی ئەو چۆنە و دواتریش ئەگەر شێفتامی خۆش بوو بە بینەرەکانمانەڵێن کە دووبارەیکەنەوە جاوردە پێم خۆشە شێف لەوەتی لە کوردستانی خەو چۆنە باشە خەو والله باشە الحەمدولله زۆر باشە بە شەوان ئەخەویتیان بە ڕۆژ والله بەشەوان بەڵێ کاتی خەوت مەزبووتە بە باش الحەمدولله زۆر باش تەندروستی چۆنە لەگەڵەوەی باشە الحەمدولله زۆر باشە هەر خۆم قەڵەوەم بەس الحەمدولله هەر باشە سەحەتی باشە یاخوا سەحەتی زۆر باش بێ ئەمڕۆ تەوەرەکەمان باس لە خەوەکەین بزانین خەو خۆی چۆنە و خەوە دروستەکە چۆنە بۆ نمونە کەسانێکن کە ئێستا بە تایبەتیش گەنجان نەک تەنها بڵێم لە کوردستان لە هەموو دنیا گەنجانێکی زۆر بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەبوونی بە بڵێن ئامەرە زیرەکەکانەوە شەوان بەخەبەرن و بە ڕۆژ ئەخەون دیارە ئەمەش زۆر گرفت لە ئایندەیە بۆ ئەو کەسانە دروستەکە اینجا بزانین ئەمڕۆ لایەن کەسێکی پسپۆرەوە بزانین خەوە دروستەکە چۆنە و بزانین تا چەند خواردنیش پەیوەندی بە خەوێکی دروستەوە هەیە ئێستا من بەجێت یاڵم فەرموو دەست کە بە ئامادەکردنی خواردنەکان و بۆ هیوایم کە سوود لە تەوەرەکەش وەربگری ئەچین لای زۆر بەڕێز کاک فازل محەممەد کە بەڕێزیان پسپۆری دەرۆن دروستی نەگەر فەرم لە لای من زۆر سپاس دەکەم کاک فازل زۆر بەخێر بێ سلااوە لێ بێ تەندروستی و چۆنە باشی زۆر سپاس دەکەم یاخوا بەخێر بێ لەگەڵ خوارد نابین چۆنە کاک فازل باشی باشی خواردنەکەی بەڵێ خواردنەکە لە ئامادەکردنەکەیانە باشە زیاتر خواردنی کوردەواری حەز لەیان خواردنی غەربی کوردەواری زۆرینەی خەڵکوان هەچی هەر وڵاتێکی جێکسەر لێن بەدەوە برنج و فاسۆلیا و قۆزی ئاگەڕین تام و چێژێکی تایبەتی کاک فازل دووبارە زۆر بەخێر بێ ئەمڕۆ ئەرکێکی زۆر قورسمان لەسرە ئەویش کە من کۆمەڵێک پرسیاری زۆر جدی ئەبێ لە بەڕێز بکەم لەو بارەوە و بۆ هیوایم کە تۆش کۆمەڵێک زانیاری زۆر باش بە تایبەت بین با دایکان و باوکان لەبەرەوەی بەڕاستی ئەچیتە هەر ماڵێک بینی تا ساعت 12 مناڵێکی 2 ساڵە مناڵێکی ساڵ و نیوە هێشتا مناڵەکە نەخەوتووە جا پێمان بڵێ خۆی خەو چییە و خەوی دروست چۆنە خەو وەکو پێناسە علیمەکەی پێناسێکی گشتگیری متفقین لەسەری بەڵام زیاتر پێناسەکە لەسەرەوەی کە ئالێتی خەو چۆنە خەو بریتێ لە کەمکردنەوە یاخود نەهێشتنی چالاکی ئەندامەکانی لەش بە شێوەیەکی گشتی و مێشک بەتایبەتی لە کاتی خەوە زۆربەی ئەندامەکانی لەش چالاکیەکان بۆ نزمترین ئازدا ئەبەزێ بێگومان ماسوولکەکان تووشی شەلەلی موقت ئەبنیانەی بڵێن لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانی خەوە کە بە هیچ جۆرەی جوڵێکیان تا نامێنێ ئەو بەشانشی کە لە مێشکە پەیوەندیان بە وعیەوە هەیە بە ئیشکردنی ڕۆژانی کەسەکەەوە هەیە بە کاملی لە هەر چوار مەرحەلەکەی خەوە تقریبا لە ئیش ئەکەون ڕاستە یعنی هیچ ئەکتیڤیتیەکی چالاکییان تا نامێنێت لەو ناوچانە تەنها ئەو کرداران ئەمێنەوە لە جستەیە کە بۆ مانەوەی کەسەکە ضرورە فقط دڵ و مێشکە بێت دڵ و مێشک و کۆندامی هەناسە ڕاستە اینجا لەگەڵەوەیە پێمان بڵێ خەوێکی دروست چۆنە خۆی ئەگەر بۆنە با بڵێم بینەجەرەوە لەو بابەتە نەخوازرا و ئەو دیاردە زۆری کە ئێستا هەیە ئەویش خەوێکی خراپە کە زۆربەی خەڵکە بینین بە ڕۆژە خەوێ و بەشەو بەخەبەرە بەڵام خۆی خەوە دروستەکە چۆنە خەوێکی دروست بۆ لەشی ئێمە ئەبێ چۆن بێ من ناتوانین خەوێکی دروستمان هەبێ ئەگەر پێش خەوەکە ئێمە ئامادەکاریمان نەکردێ ینی نەگەوێ بڵێن هەستی کۆمەڵێک شت هەیە ئەبێ بیکەیت و مەبەستمەوەیە پێش خەو حاڵەتی نەفسی و چۆن بووە ژیانە بە عام چۆنە چۆن تەعامل لەگەڵ سترێسە ینی چۆن ڕوبەڕوویە بیت مامەڵی لەگەڵاکەی تا چەند حوزوری هەیە لە ژیانی تۆیە کەسێکی بە ئاسانی قەلەقە بیت بە ئاسانی یان لەو کەسانی کە زۆر بیر ئەکاتەوە لە شتێکی بەسیت بیرکردنەوەیکی چەند ساعتی ئەڕێت
ئەمە پێشخەوە کە هاتە سەر خەو ئەم بارەدەرونی کە پێش خەو هەیە زۆر زۆر دەوری هەیە لەسەرەوەی کە کوالیتی خەوەکە چۆنە بێ هەموو کەسەکە ئەخەوێ هەرچۆن ینی مودەتی خەوەکە گریمان بوونمونە لە ساعتێکە لەم ساعتە ئێمە ئەچینە 4 لیڤڵی خەوە 4 ئاستی خەو کە یەکەم ئاستیان بریتێ لە فقط کەمبوونەوە خاوبوونەوەی چالاکیەکان دەست مەسەڵەن ئەو کەسە وەکو بڵێن لە مەرحەلەی بینی خەو بە ئاگاییە بە خەبەریایە ئەمە ماوەیەکی زۆر کورتی هەیە لە 5 بۆ 10 دقە ئینسانێکی ئاسایی ئەوانە ناکرێت کێشیان هەبێت یان نەخۆش بێت یاخود دەرمان شتێکی وەرگرت بێ ئینسانێکی ئاسایی لەبارێکی ئاساییە لە 5 بۆ 10 دقە ئەچێتە ئەم بارەوە دوای ئەوە بە خێرایی نەقڵ بێ بۆ ئاسی دۆمی خەو ئاسی دۆمی خەوە بڵێن کە پێڵن لایت سلیپ یاخود خەوێکی نیوە بە ئاگایە یعنی ئەگەر مەسەلەن دەنگێک بێ شتێک بە یەکسەری بە ئاگایەتەوە خەوێکی تەنکە ینی نەچۆتە قوڵایەوە لە حاڵەتی سێمە لەم لیڤڵی سێم ئاستی سێمی خەو ئەم کەسە ئەچێتە بارێکەوە کە بەرە قوڵایی خەو ئەڕوات لەم ئاستا بە ئاسانی ناتوانێت ینی خەبەری بێتەوە ڕەنگە ئەگەر مەسەلەن دەستی لێ بدەی یاخود دەنگێکی زۆر بەرزە بێ هەنێک لە زۆربەی بڵێن هەستەکانی بۆ ماوەی کەم لە دەزەدا مەسەلەن بۆ نمونە بەرکەوتن لەوانێ بە ئاسانی خەبەری نەکاتەوە بۆن ناکات ئەمەوەکو پێنجەستەکە بینین هیچ چاوی داخستۆ ڕاستە دەنگیش بەڵێ بە هەمان شێوە بەڵام لەم ئاستەیە ئەم بەتەواتی هەموو ئەندامەکانی لەشی نەوەستاوە بە تایبەتی ماسوولکەکانی پەیکەری پێڵن ماسوولکەی هەیکەلی بڵێن ئەمانە بەستەنها لە لیڤڵی 4 ئەکەونە حاڵەتێک کە وەکو شەلەل وایە ینی شەلەلێکی تەندروستە مێشک خۆی بە عەمدی هەموو ئەوی ئازانێکە بۆ ماسوولکەکانە ڕەوە ماعەدا ماسوولکەی ناو پەنچک کە بۆ هەناسەدانە لەگەڵ دڵ لەگەڵ ماسوولکەکانی چاو هەموو ماسوولکەکانی تری لەش تووشی شەلەلە بن ئەمە قوڵترین ئاستی خەوە ئەو تاکو زیاتر مانەوە لەم ئاستەیە ئیسراحەتێکی زیاتر بە کەسەکە ئەدات زۆر باشە کەواتە ئێستا پرسیارێکە کەم کە چۆن بگەینەوە ئاستا بۆ خەوێکی دروست و وەکو تۆش ئاماژەت پێ کرد کە ژیانکردن واتە لایف ستایلی کەسەکە زۆر پەیوەندی بە خەوی بۆ چوونە خەوی کەسەکەەوە هەیە باشە هەر بە نمونە من لەوانەیە دوو کەس بناسم یەکێکیان سعاتێک لە ناو جێگە بێت دوای هەستێت ینی مشکی هەر نەخەوتووە خەوێکی زۆر کەمی هەیە لەوانەیە کەسێکی چالاکیش بێ بەڵام کەسی تر هەیە و کۆڵێن هێشتا سەرینەکەی نەکردێتە ژێرسەری خەوی لێکەوتووە ئەمە پەیوەندی بەچێوە هەیە بەڕاستیانی ئەمە هەموو کاتێک جێ پرسیاری لەوانەیە هەزاران کەس بێ و بەخۆشمەوە خەڵکە ناسم بوون بە سعات بە 2 ساعت خەوی لێ ناکەوێ و ڕاستە لەوانەیە هەردووکیشیان بە هەمان کار بکەن لەوانەیە هەردووکیان هەمان تەمەنیش بن ئەوەی تریش هەر هێشتا سەری نەکرێت سەرنەکە پرخەیە وەکو خۆمان ئەڵێ ئەو کەسێک کە زوو خەوی لێ ئەکەوێ عادەتەن لە ژیانی ئاسایشە ژیانی ڕۆژانەیە لەو کەسانە کە زۆر بیرەکاتەوە زۆر باشە وەڵامێکی باش ناچێتە زۆر قوڵای شتێکانی مەسەلەن بۆ منە شتێکی پێ بڵێ ئەگەر مەسەلەن شتێکی بێزارکەریش بێ 5 دقیقە بیرەجە داوە کەیف خۆیتی مشکلی خۆیت یا قسەی کردووە یان زۆر مهتەم نییە بە شتەکان عادەتەن ئەو کەسانی خەڵکی مەڕێحن ینی زۆر نازانەوە کەسێکە بە کوردی خۆمان دەڵێن ها دڵپاک و دڵساف و ئەوان بە شێوەیەکی گشتی بەڵام عادەتەن ئەو کەسانن کە زۆر ئین نین ینی زۆر بیر لە شتەکان ناگەنەوە ئەمە لە مستەوەی وەکو لایفستایل ئەو کەسانێکی کە بڵێن زۆر بە زەحمەت خەویان لێ ئەکەوێ ئەمە ئەو کەسانن کە زۆر بیر ئەکەنن لە شتەکان و هەنێک حاڵەت هەیە ینی هەنێک شوان هەنێک کەس لە کۆنتترۆل دەرەچێ بۆی بۆ نمونە بیرکردنەکانی کورتە ناتوانێت تەرکیز کات لە مۆزوعی 1 بۆ 2 لە 2 بۆ 3 لە 3 بۆ 4 ئەگەڕێتەوە بۆ 1 ئەڕوانی ناتوانێت تەرکیز کات لە هیچ مۆزوعێک ناتوانێت جملەیەک لە مێشکە تەواو کات ڕسمی زۆر ئەبینێ لە مێشکە
ئەمە بەدەست خۆمانە نەخێر ئەمە بەدەست خۆمانیە کەسەکە خۆی هەڵکەوتنی وایە کۆمەڵێک هۆکار هەیە باری دەرونی ئەوەیە کە مەسەڵەن ئەو کەسە هەڵسوکەوتی لەگەڵ سترێسە چۆن مامەڵی لەگەڵا ئەکات ئەمە سترێس زۆرینە جارە ئەم وتانەی کاکفازل بۆ ئەو کەسانەیە کە خەویان درەنگەوە نیە کۆمەڵێک زانیاری باشمان بەرێ لەسەرەوەی کەسانی کە درەنگ خەویان لێکە و لە ناو جێگەشان بۆ هەموو کەسانی کە زۆر بە درەنگ خەویان لێکەوە کۆمەڵێک شتێ ئێوە هەموو جارێک ئەیکەنەوە بۆیە هەموو جارێک هەمان نەتیجە بدەن یەکێک لەو شتانی کە ئەیکەن ئەوەیە فیلمێکی ناخۆش لە سینەمای مێشکانە لێ ئەدەن یاخود هەمان فیلم بە چەندین سیناریۆ لێ ئەدەنەوە بۆ نمونە کێشەیەکی بۆ لە ئیشەکەی لەگەڵ هاوڕێکەکەی لەگەڵ هاوسەرەکەی بە هەزار شێوە لە چەندین زاویەوە ئەو سیناریۆ دروستە کاتۆ لە مێشکی خۆیان ئەگەر ئەو وای وت ئەوای من واموتە کە من واموت ئەوای وتە وای لە شوێنی خۆیان ئەو وەڵامم لە کاتی کە بڵێن بە ئاگا بوو لە کاتی کێشەکە وەڵامی هینی پێ نەبووە وەڵامی گونجاوی پێ نەبووە بەڵام لە کاتی خەوەکە وەڵامی گونجاوی پێ بێ اینجا ئەم سیناریۆ دووبارەکردنوان یاخود لە مۆزوعەکە بۆ مۆزوعیشکە یاخود لەناو ئەو سینەمای کە لە مێشکایەتی خۆی ئەترسێنە بە کورتی زۆر کورتیکەینەوە یان لە ڕابردووە ئەژی ئەو فیلمێک کە لە مێشکی خۆیان لێ ئەدا یاخود ترس و قەلەقیە بەرامبەر بەداهاتوو کەواتە لەم حاڵەتەیە بۆ ئەو کەسانەی کە درەنگ خەویان لێکەوێ بەڵام زۆر جار هەیە خەوێکی قوڵیش ئەکەن لەگەڵا بۆ نمونە چەندین کاتژمێر لە دوای ئەوەی کە خەویان لێکەوێت چەندین کاتژمێر خەو ئەخەون خەویشیان قورسە ڕاستە لەگەڵ ئەوەیە ئەم کەسانە بڵین چارەسەر هەیە ئەبێت زیاتر پەنا بۆ کێ ببەن شتێکی تایبەت هەیە کە بە ئەنجام بگەن ئەوان ژۆکو کەسانەی کە سەرینەکان کردە ژێرسەریان یەکسەر خەویان لێکەوێت یاخود نەخێرەمە چارەسەری نییە یەک صفەتی مێشک هەیە کە ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە ئەو کەسانە بۆ شێبن ئەوش ئەوەیە مێشکی هیچ ئینسانێک ئیستۆپی نییە ینی ئێستا ئەگەر تاقی بکەین و هەر لێرە یەکسەری تۆ توانی بیسەلمن کە ئەوە ئەینە مەسەڵەن من شتێکە پێڵم تۆ هەوڵ بە بیری لێ نەکەیتەوە بیر لە ڕەنگی سوور مەکەرەوە ناکرێت هەر شتێک کە پێ مێشک لەبەرەوەی ئەگەر هەرگیشی لە نەکەمەوە گۆشەکەی پشتی بەڕێز سوورەوەی ڕەنگەکە لەوە مێشکی ئینسان ئیشی ئەوەیە کە بە بەردەوامی ئیشکە بۆی ئینسانەکە بپارێزێ لە هەموو خەتەرێکی ڕاستی یاخود تەخەیول کراوە یاخود بڵێن کە بیری لەکردوێتەکە ئەو خەتەرێت ئەو کەسانە کە ناتوانن بیرکردنەوەکە بوەسەنن ڕەنگە بتوانن ئەگە بیرکردنەوەکە بگۆڕن بۆ نمونە یەکێک لە تەکنیکەکان ئەگەر شتێک زۆر بێزاری کردی خەو لێ ناکەوێت لەسەر جێگاکەتەوە بە خەیاڵ بەو سینەمایی مێشکە هەستەوە بڕۆ بۆ دەوام ئەگەر مەسەڵەن بۆ نمونە کارمەندی لە شوێنێک هەستە بێنە پێشاوی خۆت ئەڵەسی جلە لەبەر کردووە ئەڕێتە دەرەوە دەرگاکە داخی ئەچیتە سیارەکەت ڕێگاکە ئەو شتانی کە عادەتەن لە ڕێگاکە تا ئەیبینی ئەوانە بێنەرەوە پێشاوی خۆت بڕۆ بۆ داوامەکەت ناگەیتە داوامەکەت خەولەیەکە ئەمە تەکنیکی زۆر باشە یاخود بۆچی ئەزڵم ینی شتێک بێت کە تۆ ڕۆژانە دووبارەکەیتەوە ئەگەر داوامن نەبوو مەسەڵەن بۆ نمونە کەس ئافرەتێک کابانی ماڵە هەستێت چێ شتێک لێ بنێ بە خەیاڵ ئەو شتانی کە لە چێشتەکە بەکارێنێ چۆن مەسەڵەن بۆ نمونە پیازەکەی بۆ وردەکە نازانم هەر بۆ درەنگانیشەوە کاکفازل لێ نەکەن بەڕاستی بڵێن برسیمانە ئەستا بەڕاستی بە ئەنجام بێن ئەوە خۆی گرفتە ئەنجا بابەتە زۆر گرنگەکە کە ئەمڕۆ من زۆر ئەمە جەختی لێ بکەمەوە ئەویش خەوە دروستەکە و فێرکردن و ڕاهێنانی دایکان و باوکانە بۆ مناڵەکانیان ئایا کاتی خەو بەتایبەت ئەوەی کە من ئەمە وەڵامەکەی بزانم کاتی خەو بۆ مناڵ لە مناڵیەوە چۆن ڕایبێنی هەر بەو شێوەیە یاخود نەخێر لە هەندێک لە تەمەنەکانە بۆ لە تەمەنی هەرزەکاری و دواتریشە ئەمە ئیتر گۆڕانکاری بەسەرێت ئێستا هەندێک خێزان ئەبینم خۆم بە نمونە بۆ نمونە سەعات 9 شەو مناڵەکانی تەواو خەوتون ئەگەر مەکتەبیان هەبێت یاخود قوتابخانەی خوێندنگە هەبێت یاخود نەبێت و ئەگەر پشوو بێت یاخود پشوو نەبێت بەم شێوازە ڕاهێناون هەندێک خێزانی تر ئەبینم بە پێچوانەوە سەعاتێکی شەو مناڵەکەی بەجار ئایپاتێکەوە دانیشتووە
سیر لەناو یوتیوب سەری ڤیدیۆش ناسەی گۆرانیەکە و ئەڵێتەوە لەگەڵی ئەم مناڵە بۆ بەم شێوەیە ئایا تەنها پەروەردەکە و ڕاهێنانەکەی یاخود بڵین ئیعاز و ئەو بابەتانی کە لە مێشکی مناڵەکان یاخود خوەکانی دایک و باوکەکەش ئەمەش کاریگەری لەسەریان هەیە یەک ملاحظە لەسەر خەوی تەندروستەوەی کە جەنابەت چەند جارێک باسی کرد خەوی تەندروست زۆر جار بە عەدەدی سەعات نییە بەوەیە کە ئێمە بتوانین بچینە قوڵایی خەو و بینەوە زۆر باشە ئەمە هەر لە شەوێکە بۆ هەمان کەس چەندین جارە چیتە قوڵایی خەویێتەوە چیتە قوڵای ینی سلیپ سایکڵی پێڵن بەنسبەت مناڵەوە مناڵ تازە لە دایک بوو لە 24 ساعتەکە تقریبان 20 خەوتووە بۆچی پێویستی بەو 20 ساعت خەوە 4 ساعت بخەوە 4 ساعتش یا شیرەخوا یا ئەیگۆڕن شتێک لە باوتانە لەبەر ئەوەی مێشک لە مەرحەلەی نمووایە لە مەرحەلەی گەشەکردنەیە شتێکێک لە نامێشکە پێوترێ نیرۆ پلاستیسیتی مرونەی دەماخی لە مناڵە زۆرە بۆ لەبەرەوەی خانەی تازە دروستە بێ ڕەبتی نێوان خانەکان دروستە بێ ئەم ڕەبتانە هەتاکو زۆر بێ ئەو کەسە بڵێن لەباری فێربوونایە لەباری ئەوەیە کە لەسەر بیئەکەی خۆی فێرە بێ لەسەر ئەمەش گەشەی مەرحەلەی بیدایەتی مناڵەتی 9 مانگ لەسکی دایکیا بووە لە ناو بیئەکە بووە ئێستا کێتە دەرەوە هەموو شتێک بۆی جیاوازە ئەو شوێنی کە لەسەرەتی پێستی بەری ئەکەوێ ئیعازاتە بۆ مێشکی ئەڕوا ئەبێت تەحلیلی کا مێشک پێویستی بە خانەی زیاترە پێویستی بە ڕەبتی زیاترە لەبەرەوە مناڵ ئێجگار زۆر ئەخەوێت لە مەرحەلەی بیدایەتیشانە لەبەرەوەی مێشکی گەشەکە مەرحەلەی دوای ئەوە بڵێن بەرمونە لە ساڵ بۆ سەرەوە لە ساڵ بۆ 4 ساڵ بڵێن گەشەکە وەکو مەرحەلەی بیدایەت نییە وەکو یەک ساڵی یەکەم نییە تا بۆتەوە بەڵام هێشتا هەر زۆرە ینی کە پێویستە بە مێشک ئەمانیش پێویستیان بە بڕێکی زۆر زیاتر لە مرۆڤی پێگەشت و زیاتر پێویستیان بە خەو هەیە لەوانە گرنگتر کاتی خەوەکەیە ینی مەسەلەن بۆ منە ئەگەر تۆ 12 شەو بخەوی بۆ هەشتی بەیانی فەرقی هەیە وەک لەوەی کە هەشتی بەیانی خەوتوێتی بۆ 6 بەیانی یان بۆ 4 بەیانی کە هەردووشان 8 ساعتەکات بەڵام ئەمیان شوێنەکەی لە شەو ڕۆژەکە ئەوان جیاوازە لەویکە ئەگەر کەسێک خەوی بۆ بجۆزیتەوە بە کاملی 8 ساعتەکە لە دەتی لە شەو بخێ لە ڕۆژە بخەوێ باری تەندروستی تێکەچێ باری دەرونی تێکەچێ هەموو شتەکان تێکەچێ بۆچی هۆکار چییە ئێمە مەلاین ساڵە ڕەبتین لەگەڵ بیئەیە لەگەڵ ژینگەیە لە ژینگە و سروشتە ئێواران کە خۆر ئەوە ئەبێ ئێمە یەکسەری مێشکمان هۆرمۆنێکە ڕێژەیە نای میلاتۆنینە میلاتۆنین ئیشی چیە لە مێشکی ئینسانە لە جەستەی ئینسانە لەگەڵ ساعتی بەیۆلۆجی ئێمەیە تەحدیدی کاتی خەوتن لەگەڵ هەستانەکەات تەحدیدی ئەو دوو کاتە ئەکات خۆی میلاتۆنین خەڵک وە ئەزانێ ئەو خوێنێ ناوخوێنێ بەڵکو ئەو تایمەرەکەی کە پێتەڵە ئەبێ فلان کات بخەی فلان کات هەستی لەخۆ بە ڕۆژ کە بەخەبەرین هۆرمۆنیشکە لە لەشمانە ئەڕژێت ئەدۆسینین ئەم هۆرمۆنە ئیشی ئەوەیە کە وردە وات دەکە حەز لە خەوبێ حەز لە خەوبێ هەتاکو گێت ئێوارە کاتێک کە تۆ لە کاتی ئاسایی خۆتان ناخەوێت و کاتێک کە مەفروزە بخەویت تۆ هیچێکە تۆ مقاومەی ئەمە ئەکەیت ڕووناکی ڕووناکیەکە سروشتی بیانە سروشتی بێ دژی هۆرمۆنی میلاتۆنینە پرسیاری ترم زۆرم و تا چەند گرنگیشە خواردن و کاریگەری لەسەر خەوێتی دروست و خواردنانی کە بچۆن چۆن ڕێگەخین بەڵام مەسەلە لەگەڵ بینەرەکانمانەوشانە گۆرەگرین بەردەوامی فەرموو عزیزانێمە دووبارە سڵاوتان لەبێ لەگە کاک فازل هاتوین بۆ لای شێف جەمال بزانین خواردنەکەی بەکوێ گەیشتووە شێف دووبارە سڵاو لەبێ سڵاو بەخێر بن کاک فازل لەگەڵ خواردنی بە بڵین ئێمە هەمیشە ڕاهاتوین هیچ شێفە کوردەکانە خۆین و خۆ زۆرینی خواردنەکانی بۆ منە کاچینە ڕێستۆران کە بەتابەت دەکرد مناڵمان لەگەڵ بێ ئەبێ خواردنی غەربی بۆ داواکەین ئێمە شتێک هەموو خێزانەکان ڕاهاتون لەسەری بەس قەت بووە خواردنی دەستی شێفێکی یەمەنی بخۆی یان یەکەم جار ئەوڵی شێفێکی یەمەنی بەس باوەڕ کە لێوە باشتر بە کوردی قساکە زۆر باشە شێفگیان خواردنەکان گەیشت بکوێ وەڵاهی یەکەم جار زەڵاتە باشە تێستیەکان باشە جا لە زەڵاتەیمان هەیە جەرجیر و تەماتەی لەگەڵ کاهۆ بەرتەقال باشە
باشە ئەکرێ سەر و پێ بخۆم و خەوێکی باش بکەم بە شوێکی گشتی ئەو خواردنانە کە لە ئێوارە ئەخورێ باشە باشتر وایە کە خواردنێکی خەفیف بێ ینی کاریگەری هەیە کەواتە بەڵێ کاریگەری هەیە لە بەرەوەی تۆ لە کاتی خەوا پێویستە بڕێکی زۆر خوێن بۆ مێشکە بچێ بەڵام کاتێکە خواردنێکی قورسە خۆی ئەو بڕێک لەو خوێنە ئەگەڕێتەوە بۆ کۆندامی هەرسێ لەبەرەوە کاریگەری بێت لەسەر کوالیتی خەوەکەت بەنسبەت مناڵیشەوە پێش خەو ینی بە چەند ساعتێک پێش خەو باشتر وایە بە هیچ شێوەیەک شیرینی نەخوا خۆی باشتر وایە هەر ئێوارە نەیخوات شیرینی نەخوات بە خواردنانی کە کاربۆهیدراتی بەرزە نەیخوات لەبەرەوەی خەتە حاڵەتێکی کە پێوترێ هایپەرئەکتیڤ کە زۆر ئەکتیڤە بێ شیرینی ڕاستەوایە وایلێکە کە درەنگ بخەوێ کە درەنگش خەوت ئەو وەختە ئەو کوالیتی خەوەی کە پێویستە و تاقیتەکەی تێگەچێت باشە ئەگەر بەگەدێ بەتاڵۆ بخەوین خۆی باشتر وایە ینی تەواو بەتاڵیش نەبێت لەبەر ڕەنگە خەبەری کاتەوە لەو کە ئەگەڕێتە ئاستە سەدحەکانی خەو کە لە زۆر قوڵایی نامێنیتەوە لە خەوە خبر دەکاتەوە یاسەداتێک کە تۆ پێویستە نامخۆی ئەوەش کاتە شمولی ئەو کەساناکە کە لە سعات دووسێ شەوە دەرگای سەلاجاکەن بەڵێ مەیدان خەبەرێنەکاتەوە شێف زۆر ئەبینم پرتەقاڵ بەکارەهێنیت ئەمە هەر خۆت ستایلی خۆت یان خواردنەکان وا پێویستەکە ستایلی خۆم و هەر خواردنەکان و هەر فەیتەمینی هەیە فەیتەمینی سی و هەر سەحی ڕاستە شەکەری هەیە بەس شەکەری زیاتر نییە شەکری زۆر نییە دکتۆر هەرەزانی زۆر باشە کاک فازل اینجا بابەتێکی تر کە زۆر گرنگە لە پرتەقاڵەکەی شێفەوە بیرم کەوتەوە چاوقاوە کاریگەری لەسەر خەو هەیە بەدڵنیایەوە کافین ئەکات کە میلاتۆنین ئیشی میلاتۆنین تێگەدات کە پێوترێ کافین پێوترێ ئەو لەو خواردەمەنێنەیە کە لەسەر وەرگرە دەماریەکان کاریگەری هەیە ئێمە دوو هۆرمۆنمانەیە کە ڕەتی هەیە بە خەوەوە کافین و ئەکات لەسەر دەمارەکان ئەو وەربگیرە کافین وەربگیرە لە جاتی هۆرمۆنەکان لەبەرەوە کافین ئەگەر لە بەیانیانە بەکاربێنێ بۆ ئەوی تۆ لە تەسیراتی هۆرمۆنەکانی کە بۆ خەو کاریگەری هەبوو کەم کاتەوە نەک لە باشتر وایە لە دوی نیوەڕۆ بۆ سەرەوە هەتاکو کاتی خەوتن تۆ زۆر کەمی بکەیتەوە کافین باشە دەستخۆش شێف اینجا پێمان بڵە خواردنەکە گەیشت بەکوێ برسیمانە زەڵاتەکانی ئامادە دەستخۆش باشە ئەتوانی تاقیرەکەم باشە فەرموو دەستەکانە خۆش بێت اینجا پێمان بڵێ ستێکەکان چی لێ هات زۆری ماوەیە خۆت ستێکەکان هەر حازرە زۆر چاکە ئەمڕۆ شێف خۆی ستایلی خۆی ئەتوانین تێستی زۆر باشە شێف لەگەڵ زیادکردنی بە بڵین پێکاتەکان بۆ زەڵاتە خۆت چۆنی بە ستانداردی خۆت ئیشەکەی یا خۆت بە پێی خواستی خەڵک ئەو کەسانی کەیەن وەڵاهی هەر خۆم هەر خۆت بەڵێ خۆم و هەر بەدەستی خەڵک لەگەڵم بۆ نمونە من فێریەکەم یعنی بۆ ئەو شتە چۆن حازریەکەم چۆن دروستیەکەم بۆ نمونەی زەڵاتەیەکانی چەورە چەور نییە زەیتەکەی چی بەکارێ لەگەڵ زەڵاتە یعنی فەرق و جیاوازی هەیە زۆر باشە تۆ خۆت و خۆت حەز لە بەکارهێنانی بەهارات یا خودنا ناوەڵە بەهارەت ناوەڵە زۆر لەگەڵ بەهارەت زۆرنە کە گەڵەشێ لێنێ چی بۆ زیاکەی هەر بەخوێیان خوێ و پیاس هەر ئەوەنە تەنها خۆی پیاس هەر بە سلێمانی خۆشەکە لێنێ باشە دەستخۆش زۆر سامی تایبەت بووم و سۆسەکە چی ستێکی ملیشکەکە ئامادەت کرده بوو شێف پێمان بڵێ سۆسەکە چی بوو سۆسی زەڵاتەکە ئەوەیان لەگەڵ لەیمون و بڕتقال و لەگەڵ قارچە بوو زۆر باشە ئەوەی پارچەکەینی دەست خۆش باشە شێف لە بەڵێن ئەوەی کە خۆت ئیشەکەی خەڵک زیاتر دوایش پرسیارم لە کردوتە خەڵک زیاتر حەزی لە گۆشتە بەڵام زیاتر خەڵک لێرە حەزیان لە گۆشتی بەڵێن سوورەیان مریشک وەڵای حەزیانی لە گۆشتە لە گۆشتی لە گۆشت باشە لە گۆشتی یعنی مریشکەکانی کەمە زۆرنە یعنی بەردەوامی بەس پرسیاری گۆشتەکان زیاتر خۆت کام جۆرە ئامادەکەی زۆر بە تایبەتی زۆر بە تایبەتی بەڕاستی سیفودە
باشە سیفود و ئیتالی خواردنە دەریاییەکان خواردنی دەریاییەکان شارەزایەکی باش لێ هەیە الحەمدولله خەڵکی ئێمە تاشن ئاشنان پێی کێنە ڕێستورانتەکان داوایەکەن فەرموو کاکواز دەتوانیت تامیکێ خەڵک تاشن ئاشنان پێی حەزیان پێیەتی واللهی بیشتر حەزیان زۆر نییە بەس حەزیان لە یەک نەوعیتی ماسی کارب ماسی کارە بەس الحەمدولله ئێستا یعنی ساڵی بە ساڵ شتێکی هەر زۆر هاتووە لای کوردستان بۆ نمونە لە سلەیمان هەر بە کوردستانی لە عام باشە یعنی ڕۆپیان و قڕجال و دایکی ڕۆپیان و ئەختەبوت و کەلەماری بە تایبەتی مناڵەکان یعنی زۆر حەزیتی لە ئەو شتە زۆرە کاکواز چۆنە زۆر بەزە باشە عافێت تایبەت ئامادەی کردووە و شێف خواردنی زۆر وڵاتان شارەزایە بەس ئەمڕۆ ویستیکە ستێک دروستکە بە شێوازە تایبەتەکەی خۆی ئەمەی سنگی مریشکەکان ئەمە سنی مریشکە کۆمەڵێک شێوازە لی ئەزانین وشکە بێتەوەی کە خەمانەکەن بەڵام ئەمە زۆر هینە تەڕە هەنی نەرمە جوسیە باشە چیت بۆ زیادکردبووی کە بە بینەرەکانمان بڵینەوە ئەم ستێکە دووبارەکەنەوە ئەم ستێکەکانی بە کەرەی دروستم کردومەوە باشە لەگەڵ لیمون و پرتۆقالی خۆی و تۆزە بیبەر لەگەڵ ڕۆزمەری خەردەلەکەت بۆ زیانە کرد خەردەلەکانی کردومە لەگەڵ بیبەری شیرینی ئەوەی دۆشاوی بیبەری شیرینی زۆر باشە لە کاتی سوورکردنەوەکەشە کاتی گرێلەکە تەنها با کەرە بوو یان بە زەیتی زەیتون بوو نە کەرە بەکارە دوای تۆزە زەیت زەیتون تێگەڵم کرد لەگەڵە اینجا دوای ئەوە قارچەکان داینم لەسەرە زۆر باشە ئەم ئەوەش تایبەت بوو ئەو خواردنش زۆر تایبەت بوو ئەجا ناچیتەوە بۆیە من واللهی تازە هاتم تازە هاتێتەوە خواردنی تر هەیە کە بۆ منە خواردنی کوردی بێت لێ من ئامادە و کرد بێت ئەم سەفەری ئەم جارەکە ڕۆژێتەوە یا خودنا و ناوەڵە دروستم کردومەوە دایکم بەعام عائلەی خۆم حەزلیان لە برنجی کوردی لەگەڵ مریشکی سوور باشە پێوترێ برنجی کوردی لە ئێمن هەیە برنجی خڕانە کوردی بەس ئێمە لە ئێمە ئەڵێ ئەڵێ برنجەکانی ئەمریکی برنجی ئەمریکی یا مصری برنجی مصری ڕاستەمیش بە برنجی مصری بیستومە برنجی دەنەک خەڕ کەوای پێ ئەڵێن اینجا خواردنێکیان زۆر بەدڵ بوو چەند خواردنە بۆ ئامادەکردن واللهی کەلەشێر برنجی کوردی خەرەخەرمان لەگەڵ قەلیا قەرەخەرمانیش لێرە بردوومیان و لە ئێمن هەر هەیە بەس نەوەکی جیاوازە ینی فەرقیەتی لێرە و لە ئێمە بە گۆشت ئامادەیەکیان بە مریشک بە گۆشت بەڵێ حەزیان زیاتر لە کام خواردنە بوو خێزانەکە والله حەزیان لە هەموو شتێک لە هەمووی حەزیان زۆرە ئەی هاوڕێکانت ئەی خواردنە بۆ ئەوان ئامادە کرد شێفیانە بەڵێ باشە بە تایبەتی مناڵی خۆم باشە هەوایەتی کەباب حەز لە کەبابی کوردی کەبابی سلێمانیش زۆر بەناوبانگە ئەزانی زۆر بەناوبانگە ڕاستە خۆت فێر کردووە؟ طبعا ئەویش خۆت فێر کردووە زۆر باشە کۆمەڵێک زانیاری زۆر باش بوو ئەمڕۆ کە هەم لەسەر خۆشکردنی سنگەکە و وەبزانم ستێکی گۆشتەکە شێف هیچت بۆ زیاد نەکرد تەنها زەیت و خوێ و زەیت و خۆی و کەرەیش و ئەویش کارە لەگەڵ ئاڵاتی ژۆزەم فەرموو کاک فازل ئەویش ئەتوانی تام بکەین ئەتوانی تامکە شێف گۆشتەکە هیچ بەشێکی ئەوەی حەبلە بەڵێ زۆر باشە ئەویش تامی زۆر تایبەتەوە نییە شێف ئەمڕۆ ماشەڵڵا بە کاتێکی کەم توانیت کە کۆمەڵە خواردنی زۆر باش دروستکەی و هەم سەحیش دەستەکانە خۆش بێت زۆر خۆشحاڵ بۆ ئەمڕۆ لەگەڵمان بووی شێف قوربانە من زیاتر زۆر خۆشحاڵم لەگەڵتان بەرنامەکانی زۆر بە تایبەتە و زۆر خۆشە و بەردەوامی من متابعەکانی لە بەرنامەی سێ سەوس زۆر بەخێر بێ بەڕاستی بەرنامەکەی زۆر مهمە زۆر سپاس بۆ تۆ بۆ هیوایم کە بینەرەکانمان ئەمڕۆ سوودیان لە خواردنە بە چێژ و بە سامەکەی تۆ وەرگرت بێ ئافازلیان سپاس بۆ بەڕێزیشە سپاس بۆ تاوی زانیاریەکان و بۆ هیوایم کە هەموو لای خەوێکی باشیان هەبێت بۆی کە تەندروستێکی باشیان هەبێت بە یارمەتی هاوکارانم سێوی سەوزیم ئێوارەیەشمان پێشکەشکردن تەندروستی چان هەر باش بێت ماڵتە نەراوەجان بێ و خواتانەکەڵ